من ئەحمەدی مستەفاغای حەماغای حەوێزیم لە ساڵی 1920 هەشتی مانگی کانونی 2 کە مخابەتی هەژدەی بە فرەنباری کوردیە لە شەوەشی زۆر سارد و تۆپدا لەدایک بووم. ئەمە عومرێکی درێژم هەیە، هەمووشی بە گیران و حەبسخانە و دەربەدەری بووە. ماوەیەکی کەم توانیم ینی ئیسراحەت بکەم. زۆر ئازارم کێشایە. ساڵی 1950 بووم لەگەڵ دایکم و خاڵم سەردانی بەندیخانەی کووتمان کرد. لەوێ بۆ یەکەم جار باوکمم بینێ. من لە ڕۆژوە لەدایک بوویم کە چاوم کردەوە، ینی ئەوم کردە شۆرم بزوتیە دیمەنی ئەوم دیتێ لە حەوشەی خۆمان بەڕەچە ئەنواعی گوڕمان هەبوو، نارنج و ترنج و دیمە و بابم زۆر کەوی بۆ شتان داهات. لە شیر ڕزانی کۆیەش دۆرێکە هەمووی باخۆرە زوشی وایە، دوو باخی زۆر گەورەمان هەبوو، هاوی نادەچێت سەرێک لەو باخانە. ئەنجا من لەناو ئەو جەهۆی گەورم بووە. دوایە بابی من نۆ خاڵی هەبووە، نۆ خاڵ. ئەو خاڵانەی کوڕانی حاج بەکرای کۆی بووین کە شەشتێکی بەناوبانگ بووە. ئەمیناغا ئای بابم بووە، داکی بابم سراحی خوشکی ئەمیناغای بووە، کچی حاج بەکرای بووە. ئەو نەنکەی من شاعیر بووە. براکانیشی کەم و زۆر شێعریان هەبووە، بە تایبەتی ئەمیناغا و ڕەشیداغا. ئەوانە شاعری چاک بووین، دیوانیشیان هەیە. ئەوە لە ساڵی 1920 کە تەمەنم 7 ساڵان بوو، باوکم بردمیە لای مەلا سەعەد. مەلا سەعەد مەلایەکی کۆن بوو، وەختی خۆی مامۆستا بووە لە ئەوەل مەکتەب کە لە کوێ کرایەتەوە، دوای سوختەخانەی هەبوو، ینی لەوێ ئەمە دەما خوند قورئان و بازە کتێب شۆمان لای ئەو خوند. ئەنجا پاش ساڵێک کە لەو زۆر فێر نەبوون چکە کار بوو، گوێ لە هیچ نەدەبوو، چوومە لای مەلا حەبیب. عەلاکولین بە دوو سەران قورئان وانم تەواو کرد و لە ساڵی 1929 باوکم بردمیە قوتابخانەی ئولا یەکەم، یەک قوتابخانە لە کۆیە هەبوو. ئەو وەختی خۆی ئینگلیزەکان کردبوویانە کە هاتنە کۆیە، کردویانە فەقیرخانە، نانیان داخەرشی. عوسمانیش نانی لە خەرشی دەستان. تێگەی بەو ناوعی من دەستم کرد بە خوێندن. تۆزەم لە کۆی تەواو کرد، یادادیم نەخوندی من. نەزانی بەس فێر بوویمە من بە تەسخیبی ذاتی. من کەم تۆسەم تەواو کرد، عەرەبیم زۆر باش بوو. لە ئەوەی خۆمان نارم دابوو دەرسێکی. لە دەرسی عەرەبی کەس لە من باش نەبوو لە مەکتەبی کوێ، لە هەموو سەترەکان. شعریشم دادناوەتی، لە ساری چل شعرم دانا بە عەرەبیش. بۆ ئەوە ئێستاش دەبی بە
چەندم بۆ خوێندن بەسە یا ئوهەی لە مەدرسە زانین پارە ناکە هەیە ئیلە المکنەسە چونکە کوچەماڵینتان ئەولا من الهەندەسە ئیشکردنتان باشترە من تەشریح السەرحەسە بە عەرەبی بە ئەوە عەرەبیەکەم باش بوو جا لەوەی کە عەرەبیم باش بوو دەستم کرد بە خوێندنەوەی ئەوە کتێبی سومەوێت چێسە دەستم کرد بە خوێندنەوەی ئەوە نووسینی عەرەبی چێڵەن چڕۆک و قسەس دەستم کرد بە خوێندنەوەی کتێبی ئەدەبی یەکەم جار کە شەعر بنووسی لە ساڵی 1939 بوو باسی کردبوو شتێکی ئەتیادی بوو بەڵام گوتیان شەعرە ئەما لە ساڵی چل شرم نووسی شری تەواو ئەنجا لە ساڵی 42 ئەوە چل لە 42 ڕوایەکەم نووسی کە زۆر زۆریان پێخۆش بوو ئەدیبەکان ئەویش ئەوەیە کە لە ساڵی 43 ساڵی دواتر ناردنەوە گەلاوێش لەوێ ئەوەل شت کە بۆیان نەشەشەمەوە بوو لەناو باخی ژیان هەردەم گوڵێکی سوورە سەربەستی لەناو گشت کۆمەڵی عالەم بڵێسەی نورە سەربەستی لە ئاسمانی سەعادەتدا لە شەو خۆڕنگ و پشنگا گەلاوێژی پراوازی شەوی دەیجوورە سەربەستی زار بە زمانی کوردی و فارسیش یعنی زەعیف لاواز بێهێز تێگەی ئەمە ئاواتی لەبەرەوەی کە لە میلەتێکی ژێردەستین و حەقوا خوراوە دائیما و ناوانەمان هەبوو باشە فایەدۆ بۆ ناوی لە خۆیدا فایە بێکەس کەسی زۆری هەبوو بەڵام کەس خۆی تێدەگرێت ئەما لە ساڵی 1940 کۆبوونەوەیشیان پێکردیندا مەکتەبی دووەم هەبوو ئەوەتی لە کۆیە لەوێندەرە دڵدار حازر بوو و نامیخ عەوڵاغای لەگەر بوو و چەند کەسێکی دیکە لە سەرکردایەتەکەی بوون خاکێکی زۆریان دەوەت کرد بوو لەوێندەرە ئێمەیان سوێندا ئەویان داناوە لەسەر مێزەکەی قورئان خەنجەرێک تاریخی ئەوەی تاریخنا جوغرافیای عێراق و نیشانی ئەویان کرد بۆ کوردستان لەوێندەرە خوێنمان خوارد کە ئێمە هەتا دەمرین خیانەت لە میلەتی کورد نەکەین ئەو سوودەمان خواردیەوە ئینجا ئەوەی کە هەموو سوێندەی خوارد حساب کرا بەوەی کە ئەنجامە لە حەزبی هیوە ئەو وێنەیە لە موتەمەری دووەمی معلمانی کورد لە شەقاوە گیرا لە ساڵی 59 عەفوەن 60 یەکەمیان لە 59 بوو ئەویان لە 60 بوو ئەوە منم ئەمەیان دڵدارە ئەمە ئەنوەری سەید ئەحمەدە ئەو عوسمان مستەفا خۆشنەوە شاعرانی کۆیە ئەو چارەمان شاعر بووی لە پاش خوێندن حەربی عالەمیش بەردەوام بوو لە ساڵی 43 چوومە حەبانیە لێ بوومە سەرباز لەو سەربازەی چوونە ئەوە حەبانیە لە حەبانیەوە دوای دەخەڵم بۆ وەدا لە دوای بۆ بەسرا لە دوایە کۆمپانیەکەی ئێمە نەخەڵ بۆ فەڵەستین ئەمە نەوانم هەموو دیدوەت خۆی ئەنجا لەوەرە ئەوەی کە لە فەڵەستین بووم زۆر یانی عێلاقەمە بوو لەگەڵ بازە ئاشخاص لەوێندەرە بە تایبەتی
یەک لە کاتبەکانی مەشهور کە چیرۆکی دەنووسی ئەحمەد دەباغ بوو. ئەو ئەحمەد دەباغ هەواتی خۆی لە کۆیە کەمە لەم تۆتەی بووم دەرسی بەمە گوتیە لەگە گۆرانی چینە لای چارە دوایە دەرەکەی ئەوە زۆر کەسی بناسی لێن دەرێ خۆت و تەل ئەبیب بوو نازام ماوان محەممەدی گۆران و دیلان شاعری زۆر بەقووەت بوو ئەوە هەردووکیانە من تەنزیم دەکردن دەستەیمانی مڕەشای حیزبی شوێی بوون وە لە هەموو کۆبنەوەش حازر دەبوون هەتا جارە لە بۆ دیلان نووسی بوو حازر بە لە مۆعید لە هەمان کات و هەمان جێ یعنی لەسەری سیلەی سیوان لە سەعات سێ ئەو بوو لە بۆم نار بوو لە سەعات سێ بێتە یەکی سەیوان لەوێتر ببینین یەکترمان دەدیت لە ماڵە گۆرانی کۆبوونەوەمان دەکرد و لە ماڵە دیلانیش و جارێکیش لە گردی ئەوەی گردی سەیوان لەوێندەرە کۆبوونەوەمان کرد لەگەر گۆران و دیلانی هەشتی یازدە چل شەش ژنێدا و پێنج منداڵمان هەبوو یەکیان کەم مرد ئێستا کچێکم هەیە لەگەر سێ کوڕ ئازاد و ئاوات و ئاماد ئازاد ئەوە تقریبا لە عمری نزیک بوویتەوە عمری 70 ساڵ و چەند ڕۆژێکە من کە وەت خۆ لە مراقەبەی رام کرد چوومە هەولێر مەسئولی ئەوە بووم لە دوایە برادەری سلەیمانی ژیرە چوومە وێندەرە پاشان کە هاتمەوە لەسەر ینی ئەوەی کە لە مراقەبە رام کردیە 6 مانگیان حکم دام تەواوم کرد لەبەر ئەوەی کە ئەوەکەم ئەوڕا خوشم چوو لە بۆ ئەوەی نەقلیان کردبووم بۆ حەبسخانەی کراوەی نزیک خانەخین چ پێ دەرێن مەرکەزی خانەخین گوتیان ئەوە باوکتە زنجیرێکی لە پێیدا بوو لە بیرمە من دڕنەم لەو زنجیرەی داکردەمیز پێم بدە مادام ئەندە منی خۆش دەیە باشە بوو ئەو زنجیرەی بە من نادا دوای منیان خافڵان لەوێ سەرە سیفۆن هەبوو زۆریان کۆ کردەوە سەرە سیفۆن بە بزمارێک کونیان کرد و داوەشان تێخست و دایانە دەستمەوەی تر قەناعەتم بەوە هاتوو کەوە زنجیرە و ئیمنە لە حەبسخانەی بووم چێم دەنووسی کابراکی بارزانی کە گوێ لە شەرەکانی من بوو گوێ لێڕاگرتم لە برادەرێکی منی پرسی ناوی عومەر بوو ئەنجا چ بوو پرەمزیان پێکرد بوو گەڕی دەهات نەبیتەوە لە عومەر پرسی وتیەوە شاعری شاعرە برادریەوە کوڕە وتی هیچ نییە چندەیە وتی هەر هیچ نییەوە کەی شاعرە ئەنجا ئەو شانەکەوان نەدەگوت زۆر شاعرەوە وازی لە شەرهینە ئەمن بەعکسەوە گەرمتر لە شەردانە
با بمرێوە بێنا حەزیبەت کار چێ بیستوێتی شاعری دڵدار دەست بەردار ببێ لە یاری نازدار لە پڕ ببێتە سۆفی تۆ بە وەڵی چاک نابینم دیارەوە عینەکە ئەو نییە ئەو ئەختار سەغێر شاعری فەڵەستینی شێخی جوانی هەبوو هەمیش بازی بکەم لێ وەرگرتیە لەگەر ئەفکاری خۆم شەکم دروست کرد ئەوش ئەوەیە ناوی شەرەکەی ئەوە نییە بابە میرزا حەسن شێخی ئەعتیادیە ئەگەر چاوم بیکات بۆتان دەخۆنەوە با بمرێ وڵ بێ ناحەزی بەدکار فێبی سوێتی عاشقی دڵدار دەست بەردار ببێ لە یاری نازدار چاوم نابینی جمال حەیدەری زۆر تەشجیعی کردم شەرحی دانایە دڵدار هاوارە دڵدار هاوارە قایەکی گەورە هەڵگرتووی بوو ئەوە برادەرێکی زۆر نزیکە بوو بەداخەوە یادامیان کرد دوای من لە سێ جاران چوومە چارسوێتی بۆ فێربوونی بۆ ینی تەسەبی سەقافی لەبێ فەلسەفە اقتصادی سیاسی حرەکەی کرێکارانی جیهان تا حیزبی سۆڤێتی ئەوانەمان خوندێ سێ جاران چووین لە دوو جاران چوومە بوڵغاریای ئەنجا لەوێ کە ئیمتحانیان هەریان کردم لە بوڵغاریای ئەویان دامێ لە تاریخ دیپلۆمات ئەنجا لە حاسوێتیش کە هاتمەوە لە سۆڤێتیان پرسی بوو کێ لە هەمووان باشترە ولی لە تاریخ دەزار لە هەمویان باشترەوە منیان کردە مامۆستا لە مەدرسەی حیزبی لە دەرگەڵا کتێبخانەی باشوان نەبوو بە ئاگاداری بارزانیش ئەمە مامۆستانی دەرگەڵەنە مەدرسەمان هەبوو ئەوە منم دڵدار ئەوە ئەوە ڕیاضە ئەوەش برادێکی بەهدەیە ناوەکەم بیر نییە ئەو مامۆستای ئەقتصاد بوو ئەوە مدیری مەکتەبەکەی بوو ئەوە من محازری تاریخی حیزبی شووی سۆڤێتی و هی جوڵانەوەی کرێکارانی دنیا ئەوەم دەگوتەوە شعر لە ئاساسدا کە دروست بووە بۆ خۆشەویستی بووە بۆ عەشق لە ئاساسدا کە ئەوە بووە بۆ خۆشەویستی و برادرانی ئێمە هیچ معارض نەبوو لەسەرەوەی ئینسان شەری دڵداری و شەری جوان و وەسب ئەوە بکاتن شەرەکانی من بریتێ لە شەری دڵداری و لە شەری نیشتمانی نیوەی دیوانەکەم هەموو لەسەر شەری نیشتمانیە هەموو جوانی کوردستان نیشاندا کوردستان جوانیەتگار شیرینی بەژووی باشی سەروەی زەمینی من تەنها نوسخەمەیە لە دەمدانە ئەمما دیوانەکەم هەیە شەری دڵداری و شەری یونس ڕەوفی و شەری من و برام کار دڵدار ئەدیبی گەورە و شاعری خەرزار 366 بوو خەرزاری خێرابی نێرە بۆ لای دڵزاری زرنگ و هۆڵی دەرە و پارە
هیوادارم نازم زرگ و هۆر و زریگەی فلوس هەرگیز نەماکەی بێ بە شمەیوس مادەم چیشم نووسی بوو ئەنجا ئەو شەرەکی دەدێڕی نووسیە دڵزار شەرەکەت دڵزار شەرەکەت دڵزار نامەکەی پڕشعورەکەت گەیشتە دەستم لەوەدەکی وا کافر بە حاڵم نەبیتن خوا ئەڵێ 600,000 ئاەت بۆ پارە زۆر گێلەهاری زرگ و هۆڕی دەرەوە و پارە بۆ من خەیاڵی خەونی بەهارە درهەم بزانێ لە جێ من هەم لەگوڵ ڕائەکە لەم چەم بۆ ئەو چەم من پیادەم و پارە سوارە ڕاوکەری ئەوم لە ئەم دیارە ئەگەر لە دۆڵێک لە حەسێتەوە کاتمە سەری دەستەمێتەوە ون بەتاتە و بەتاو ڕائەکە من بێمەلتە و بێفەرواکە بەڵام ڕۆژێ دێ دەردەستی بکەم بە پەتۆف و سەک وەکو شێت دەستدەستی بکەم چەکمە حەساری دەکەم وەکو شێت ڕاکێشی دەکەم بێخەمە ژێر پێ